أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين. اللهم صل على محمد وعلى آله وأصحابه أجمعين. لخدمتي كتابي صد حديث بو حفظا بوين دين خدمتي حديثي دهم أم جلسة عن أبي هريرة رضي الله عنه عن النبي صلى الله عليه وسلم قال: أبو هريرة بمان جريتك في أغمر صلى الله عليه وسلم فرمي: ما يصيب المسلم من نصب ولا وصب. هیچ وەختێک دووچاری هیچ مسلمانێک نابێت هیچ ناڕەحەتی و خەستەگی و بیماریەک. نەسەب یعنی مانووبوون، هیلاکی. وەسەب نەخۆشی. وەسەب و نەسەب هەردووکیان بە معنای مشکلات و نەخۆشی و دەرد و موسیبەتن. ئەو شتانەی کە دڵی ئینسان پێی ئازار ببینێت، ڕۆحی ئینسان پێی خەفەت بخوا، جسمی ئینسان پێی ناڕەحەت بێت. مسلمان دووچاری هیچ نەوعە نەخۆشی، هیچ نەوعە هیلاکی و هیچ نەوعە نەخۆشی و نگرانی و گرفتاری و خەم و خەفەتێ ناوێت. ولا هم ولا حزن. ومسلمان دووچاری هیچ هەم و غەم و خەفەتێک نابێت. ولا ئەذەن ولا ئەذا ولا غەم. دووچاری هیچ ئەزیەت و هیچ خەمێک ناوێت. حتى الشوكة يشاكها، حتى دركي بچێ بەدەستیا، إلا كفر الله بها من خطاياه. إلا أو ناڕەحەتی و هیلاکی و هەم و حزن و ئەزیەت و غەمە حتى ئەگەر دڕکێ بچێ بەدەستیا، إلا خوای کاتە چی؟ كفر الله بها من خطاياه. خوای گەورە بە ئەنازی ئەو ئێش و ئەو ناڕەحەتی و ئەو ئەزیەت و ئازارە چیەکە؟ گوناهەکانی پاک ئەکاتەوە. کەفەڕە پاک ئەکاتەوە خوای تەبارەک وتەعالا. ئەمەش موژدەیەکی خۆشە بۆ ئینسانی ئیماندار کە ئەگەر دووچاری ناڕەحەتی بوو، دووچاری ماندووی بوو، دووچاری خەم و خەفەت بوو، ئەزیەت و ئازار بوو، ئومێدی پاداشتەکەی بوێ لە لای خوای تەبارەک وتەعالا. خەفەتی پێ نەخوا وەکو خەڵکی دنیادار و ئەوانەی کە غەیرە مسلمانن یا ئەوانەی کە ئیمانیان زەعیفە، هەر ناڕەحەتی ڕوویان تێیەکا دەسەکەن ناشکری و کوفر و خۆلاسە ناسزاوتن. بەڵکو ئەهلی ئیمان هەرچێکیان بەسەر بێت، مسلمان هەرچێکی بەسەر بێت لە موسیبەت و ناڕەحەتیەکانی دنیا، حتى شەوکە، شەوکەیان دڕک، حتا درکێ، یوشاکوها، بچێ بە لەشیا، بچێ بە پایە، بچێ بە دەستیا، ئللا خوای گەورە بە وەسیلەی ئەو ئێشەکە ئەچێتە ناو دڵی و ئەو خەفەتەی کە ئەی خوا و ئەو هیلاکیە، كفر الله بها من خطاياه. خوای گەورە گوناهەکانی پاکەکاتەوە بە سەبەبی ئەو ناڕەحەتیە. جا هەرچیەک بێت ناڕەحەتیەکە ماندووی بوون بێت، دوای ئەوە نەخۆشینێک بێت کەوتبێتە ناو جێگە، جاریوای ئینسان نەخۆشەکەوێت ساڵێ، 2 ساڵ، 3 ساڵ، سەرەتان، ئەنواعی نەخۆشینی سەهەیە بەڕاستی خەڵک گرفتارە بەدەستیەوە. هەر ئێشێکی بێ، هەر نەخۆشینێکی بێ، هەر هەموو خەفەتێکی بێ، حالەرزەمەی بێپوڵی، نەداری، هەژاری، هەمووی ئەمانە ئەزیەت و ئازاری، دۆست و دوژمن، خەم و خەفەت، درکێ بچێ بە پایەتر، لە درک بێ ئەرزشتر نییە، بەسیتتر نییە، لە درک سادەتر نییە. فەرمێ حتا درکێ بچێ بە پایە، خوای تەبارەک وتەعالا کاتە کەفاری گوناهەکانی بۆ وەسیلەی ئەمانە خوای گەورە ئەو مسلمانە پاک و پاڵەفتە ئەکاتەوە. وای لێ دێ لە سەرەمەرگا وەختێ چێتە حوزوری خوا هیچ گوناهی پێوە نەماوە. هەروەکو لە فەرمودەی ترا هاتووە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ جارێ خوای گەورە مصیبەت و ئێش و نەخۆشینە بۆ عەبدا نێرێ، بەو نەخۆشینە وای لێ ئەکا وەختێ چێتە حوزوری خوا هیچ گوناهێکی پێوە نەماوە، هەمووی پاک ئەبێتەوە و هەمووی إلا حق الناس نبي بڵێ حق الناسی بەسەر و ئەمێنێ مەگەر گردنی ئازا بکەن تایرە بەسمان بێ. والسلام عليكم ورحمة الله.